غەمی ڕۆژگار پیری کردم زەمانە بەو دەردە برێدەم غەمی ڕۆژگار پیری کردم زەمانە بەو دەردە برێدەم خۆشی جاران نەماڕۆیی چە سەختە ژینی بێتەوەی خۆشی جاران نەماڕۆیی چە سەختە ژینی بێتەوەی ڕابردوو ناگەڕێتەوە تەمەن ڕۆی و نایەتەوە ڕابردوو ناگەڕێتەوە تەمەن ڕۆی و نایەتەوە ئاغ زەمانە چی لێ کردین بڕەحمانە لێشی کردین ئاغ زەمانە چی لێ کردین بڕەحمانە لێشی کردین غەمی ڕۆژگار پیری کردم زەمانە بەو دەردە برێدەم غەمی ڕۆژگار پیری کردم زەمانە بەو دەردە برێدەم خۆشی جاران نەماڕۆیی چە سەختە ژینی بێتەوەی خۆشی جاران نەماڕۆیی چە سەختە ژینی بێتەوەی دەنگ خۆش هەر بژی کاک بەرزانگیان